ئامادەی کۆبنەوەکە بوون لە کۆبنەوەکە باز لە بەرنامە و هەماهەنگی نێوان وەزارەتەکان و کەناڵەکان کرا بۆ ڕوبەڕووبوونەوە و بەرنامەدانان بۆ ڕوبەڕووبوونەوە بەرامبەر ئەو ڤایرۆسە نوێیەی کۆرۆنا کە جارەشتر سەری هەڵداوەتەوە کە پێویست بە بەرنامەی هۆشیاریە بۆ کۆمەلگاکەمان. ئەوە مەبەستی ئەساسی بوو و سوود لەو دەرفەتە وەرگیرا باز لە کێشە و هەماهەنگی نێوان کەناڵەکان و ئەو وەزارەتە پەیوەندیدارانە کرا. ئەو کۆبنەوانە بە تاکید ئێمە کاری هاوبەشمان هەیە بە بەردەوامی وەکو وەزارەتی ڕۆشنبیری و وەکو فەرمانگەی میدیا و زانیاری لەگەر کەناڵەکان و لە ئێستا دەکە ئەو بابەتە لە ئارادایە بە تاکید ناوناو پێویست دەبی بێکەوە دابنیشین بۆ هەماهەنگی زیاتر و بۆ جێبەجێکردنی ئەو نەخشە و پلانانەی کە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو ڤایرۆسە لە ئارادایە. ڕۆشنبیری دەگیرێت کە چاودێریی باش بەسەر میدیاکانە ناکە بە تایبەتی موسوعی سوشیال میدیا کە هەر کەسە و بە دڵی خۆی ینی بەرنامە پێشکەشەکە ئایا لە پلانی وەزارەتی ڕۆشنبیریدا نییە کە چاودێریی زیاتر بەسەر میدیاکانە سوشیال میدیادا بکات؟ بە دڵنیایی لە بەرنامە و نەخشەی ئێمەدایە بۆی هەوڵ بدەین ئەو بوارەش ڕێک بخەین. بەڵام دیارە هەموو لایەکتان دەزانن بواری میدیای ئەلکترۆنی لە ماوەی ڕابردوو لە پەرلەمانە پرۆژەیەک گەڵاڵە کرا بەڵام بەهۆی فشاری ڕای گشتی و سوشیال میدیا ئەو پرۆژەیە لە کار کەوت و پەرلەمان دەستی لێبەردا. بەڵام ئێمە وەکو وەزارەتی ڕۆشنبیری بە ئەرچ خۆمان دەزانین بەڕاستی ڕێنمایی دەربکەین لەو بوارە و ڕێکی بخەینەوە. لە هەمان کاتە دەمەوێت ینی خەڵک ئەوە بزانێت کە هەموو ئەرکەکان لەسەر شانی وەزارەتی ڕۆشنبیری نییە. هەندێک حاڵەتێ پێویستە بە داواکاری گشتی بە دادگا لایانی پەیوەندیداری دیکە پێویستە ئەوانیش ڕۆڵیان هەبی بۆ ڕێخستنەوە و دەرکردنی ڕێنمایی لەو بوارە. زۆر باش ئێوە چیتان هەیە بۆ پەیجەکان و سایتەکان تایبەت بۆ کەناڵانەشی ئێمە بەڵێ پێشەلی یاسا دەکەن پێشەلی ئادا بە نەریت و نەریتە کۆمەڵایەتی وەکو حکوومەتی هەرێمی کوردستان لە هەنگاوی یەکەم تەبعاً فەرمانگەی میدیا و زانیاری لە ئەنجومەنی وەزیرانەوە پلانی هەیە بۆی لە ڕێنمایی بدە بە هەموو دام و دەستگا و مؤسساتی حکوومەت ڕێگە بەو سایت و پەیجانەنەدا کە ناسراونین لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەشداری کۆنگرە و ڕۆژنامەوانیەکان بکەن وەکو هەنگاوی یەکەم و لێرەوە داوا لە هەموو ئەو سایت و پەیجە کە لە بواری ڕاگەاندن و ڕۆژنامەنووسیە کار دەکەن بێن لە وەزارەتی ڕۆشنبیری خۆیان بناسێنن و ناوی خۆیان تۆمار بکەن بۆ ئەوەی لە ماوەی ڕابردوو لە ماوەی داهاتوو ڕێگایان پێ بدرێ بەو کۆنگرە ڕۆژنامەوانیانە بە شێوەیەکی فەرمی کارەکانی خۆیان بکەن. ئستاذ ببوو لەڵا دەرفەتە و پرسیارە بکەم پێوەست بە مەسەلەی چاپ و بڵاوکردنەوە لەسەر ڕۆژی ڕابردوو وەزارەتی ڕۆشنبیری ژمارەی سپاردن و چاپی لێدا یەکێک لە کەساتیەکانی سلێمانی بەڕێز جەلالی ساماغە بۆی کە کتێبێک بڵاو بکاتەوە بۆچی ڕێگەتان لە بڵاوکردنەوە کتێبە گرتووە؟ وڵی ئەو بابەتە زۆر پەیوەست نییە بە کارەکەی ئێمەوە دەکرێت ئەوە لە بەڕێوەبەری گشتی کتێبخانەکان پرسیار بکەن. زۆر سپاس.